ئەوڕۆ ئێمە لە پێش چاکسازی گەورانی هەولێرین کە هاتبووین سەعاتدا مەوعدمان هەبوو بۆ ئەوەی ئەوانەی کە مەحکومن بە عقوبەی ئیعدام بیان بینن لەگەڵیان دابنیشین تاکو وەچی دەستە ڕای خۆیان بگەینینە لایەنی پەیوەندیدار پاش ئەوەی دانیشین لەگەڵ چەند کەسێک کە عیلاقەی بە بابەتەکە هەیە وەچی داواکاری گشتی ئەنجومەنی دادوەری و شوێنی تر و هەروەها ویستمان دانیشین لەگەڵ ئەوانەی کە مەحکومن تاکو گوێیان لێ بگرین بزانین ئەوان چیان هەیە. پێشتر لە 19 مانگەوە ئێمە نووسراومان کردیتەوە بە فەرمی لە بۆ چاکسازی گەورانی هەولێر و هەروەها طبعا لە بۆ چاکسازی ژنانیش نووسراوێکی ترمان کردیتەوە بۆ ئەوەی ئەوڕۆ سەعاتدا لە چاکسازی گەورانی هەولێر بین و ئەو کارەیە بکەین. بەڵام ئەوڕۆ کە هاتیم بەداخەوە هەر لە بیدایەت عەرقەلە کرا بۆ ئەوەی ئێمە بچینە ژوورێ ئێمە وەچی دەستا یەکەم شت ئەرکە لەسەرما بە پێ یاسای دەستەی ژمارە 4 ساڵی 2010 کە متابعەی چاکسازیەکان بکەین و هەرچێ کەیسێکە کە عیلاقەی بە یاسا هەیە راپۆرتمان هەبی بە تێر و تەسەلی ڕای دەستە تەوزیح بکەین و بگەینینە لایەنی پەیوەندیدار بۆ خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان. طبعا تیلیفۆنشم کرد لە بۆ بەڕێوەبەری چاکسازیەکانی هەرێمی کوردستان ئەویش وەڵامی منی نەدایەوە بۆ ئەوەی پێ بڵێم کە ڕێگەمان پێنادەن.